ڕێڤەبەریە گەشتیە هاتنوچوونە دهوکێ لێ گوهارتن چەندین پۆستێنی ئیداری لە سنوورێ پارێزگەها دهوکێدا کرن. پارێزگەرێ دهوکێژی دبێژیتن مەرەم پێ ئاونینە کۆپلەتدارên هاتنوچوونێ کارەکێ پێش چاف نەکریە بەلکو ئارمانج پێ ئەوە پەتر خزمەتە هاوڵاتیان بکەین. ئەف لێ گوهارتنە دێدەمەکیدا کو ڕێڤەبەریە گەشتیە هاتنوچوونێ لە پارێزگەها دهوکێ خەڵەتێ ئایزوویە نیڤدەوڵەتی لە ڕێزدا دوێ لە سەرانسەری وڵاتên عەرەبی وەرگرتیە. برین هاجی ما بحث لیکری احتمال خلک یک بیشتن گورین پارێزگەها دهوکێ ناهێ نەکردن ئەوە 2 ساڵە 4 ساڵە سیێدا چ تشتێ وسای بەرچاف نهاتێ کردن بەڵێ gelek گورین هاتی نەکردن بەس هەلبیدایەتێ پلان و استراتیجیەت ئەوە بوو کو نە گورینێت gelek قەڵەباڵغ بێ نەکردن یعنی مەبەس جێو نەبووە کو ئەم گورینە بکەینە قەڵەباڵغ و دەنگێکی مازن جێ بینین هەر ڕێڤەبەرێکی مە گۆری بۆ هەندێک و ئیعلام و ڕاگەهاندن بزانیتن gelek گۆڕینێت هاتی نەکرد ئەشم gelە نموناژی بێژم بۆ نمونە زۆربەی سەرۆکێت شارەوانیەت پارێزگەها دهوکێ لەسەر ئاستی قەزایەت هاتی نەگۆڕین gelek ڕێڤەبەرێت دیشتی مە گوتیت ناف ڕێڤەبەرێت گشتی دایەت هاتی نەگۆڕین و تشتێ دژی مەیەکیری بەس مە شتی مە گوتی مە نەکریە یعنی ئەوە کۆ مازن و ڕاگەهاندن gelek بەحث لێ بکات ئەسیڤیدارم ئەوەژی بەرچاو بتن بەشێکیش وێ پلانە وێ استراتیجیەتی ئەوەیە و ئەڤرو ئەڤ گۆڕینێ لەسەر ئاستی پارێزگەهێت ڕێڤەبەریە هاتنوچوونێدا هاتی نەکردن و ئەس بێژم لەسەر ئاستی وەزارەتا نافخۆ و دامودەستگەهێت ئەمنی باشەژی و هەر 4 ساڵە جارێکی ئەس نزان کانێ ڕێنمانە ئان یاسایەک vê çendê heye bes me pê baş e û ez bêjim ev tiştê heyjî ku her 4 sala carekê çi serokbeş bin çi ser astê qeza vê tiştî me gotî ev guhorî nebe ne tinê rêveberiya hatnûçûnê belkî li hemî rêveberiyê dî li vî darîn ev e biba sistem jî li ser astê Herêma Kurdistanê li hemî wezareta ku ne xelkek bû mawayekê dirêj li cihekî bimînîtin